ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئەمیانەی ئێوارە کۆڕێکیدا بۆ ئەندامانی سنووری مەڵبەندی 5 ڕانی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند. ئامانجی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە هەموو هاوڵاتیان لە سەروەت و سامان و ئارامی و ئاسایشی وڵات وەکو یەک بەشدار بن. ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئەو نیعمەتانی خوا لەم زەویەدا دایناون، نیعمەتی مادی و معنەوی، دەبێ هەموو مرۆڤەکان لەو نیعمەتانی خوادا وەکو یەک بەشدار بن. خوا وا دەفەرمێ ئەوەی لە زەویدا بۆ هەمووانتانی خوڵقاندووە، نەک بۆ عەشرەتێک و بنەماڵەیەک و حیزبێک و چەند ملیاردێرێک، بۆ هەمووانتانی خوڵقاندووە. خوا زەوی داناوە بۆ خەڵک، نەیفەرمۆ بۆ حیزبێک و تاقمێک و عەشرەتێک و نەتەوەیەک، بۆ خەڵک. ئەوەش کاتێک دەبێت کە یاسا سەروەربێ، مرۆڤ بوون و هاوڵاتی بوون پێوەربێ، سەردەست و بندەست نەبێ، کەس کەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ خەڵک کۆی لێی بێ، خزمەتکاری بێ، خزمەتکاری خۆی و کوڕ و کچوونەوەکانی بێ. لە بەشێکی تری قسەکانیدا ئەمیری کۆمەڵ داوای لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد کە بە بەڵێنی باقوبری خەڵ نەخەڵێتێن و سەیری 27 ساڵی ڕابردوو حکومڕانانی ئەم هەرێمە بکەن کە جگە لە ماڵوێرانی هیچی تریان بووە وڵاتە پێ نەبووە. هەروەها داواشی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد هێزێک ببەنە پێشەوە کە بەکردار سەلماندوویەتی خزمەتکار و پشتیوانی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. وەکو هەندێک لەو بەڕێزانەی کە ئێستا وعدی سەوز و سوور بە خەڵک دەدەن، دوای 27 ساڵ حکومڕانی ئەمر نەهی ئەم وڵاتت بەدەستەوە تازە بە تازە دڵێ وەرە وات بۆ بکەم، ئەی بۆ نەدەکرد چێ دەستی گربووی. بەڵام من بۆم هەیە بڵێم وەرە وا دەکەم، چونکە من دەسەڵاتم نەبووە. ئێمە لە دەسەڵاتدا نەبووین، هەر کەسێک لێینی ئێمە بکە یا بڵێ حیزبەکان هەموو هەروەکو یەکن، ئەوە بابزانێ ئاو بە ئاشی ستەمکاراندا دەکا، ئاو بە ئاشی حکومڕانە گەندەڵەکاندا دەکا. چۆن هەموو وەکو یەک بوون؟ ئەوەی کە هەوڵی داوە زوڵم و گەندەڵی لەسەر تۆ لابچێ لەگەڵ ئەوەی کە تۆی نوقمی زوڵم و گەندەڵی کردووەکو یەکن. ئەوەی کە پێمان کراوە ئەوە بووە لەو بەشداری جوزئی لە پەرلەمان و حکوومەتدا بووین پەرێزمان دیارە. خۆمە ئەم وڵاتە بەدەست ئێمە نەبووە، بۆ نەوتەکەی بەدەست ئێمە بووە، بۆ بودجەکەی کە هاتوو بەدەست ئێمەوە بووە، بۆ پەیوەندی سیاسەکانی بەدەست ئێمەوە بوون، خۆ بەدەست ئێمەوە نەبووە، بۆ سوپا و جێیشەکەی بەدەست ئێمەوە بووە، بەدەست ئێمەوە نەبوون تا لە ئێمە گرەی بکرێ بۆ واتان کرد و واتان نەکرد. لە کۆتایی کۆڕەکەیدا ئەمیری کۆمەڵ چاوەڕوانی خۆی نەشاردەوە لە بەدەمەوە هاتنی تەواوی چون و توێژەکان بۆ پاڵپشتی لیستی 194 کۆمەڵ ئیسلامی بۆ ئەوەی نوێنەرەکانیان هەروەکو چۆن لە ڕابردوودا سازشیان لەسەر مافەکانی هاوڵاتیان نەکردووە بۆ داهاتووش خزمەتی زیاتریان پێشکەش بکەن. چاوەڕوانیمان لە خەڵکی دیندار هەیە بە هەموو توێژەکانیانەوە. هەر کەسێک کە ڕوو لە قیبلەی خوا دەکاوە شوێن کەوتوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، چاوەڕوانی لێ دەکەین هاوکارمان بێ، دەستبارگرمان بێ. خۆ بۆ خۆیان دەزانن نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمان کە لەوێ بوون چیان کردووە، بەرگریان کردووە لە مافی مەزڵومان و لە بەرامبەر ئەو پرۆژانەدا وەستاونەوە کە بۆنی بێدینی یاخود زوڵم و ستەمیان لێ هات. هەروەها ئێمە چاوەڕوانیمان لە خەڵکی مەزڵوم هەیە بەگشتی، بە مسڵمان و نامسڵمانەوە، بە نوێژکەر و نوێژنەکەرەوە، هەر کەسێک خۆی بە مەزڵوم دەزانێت لەم وڵاتەدا ئێمە چاوەڕوانیمان لێ هەیە. وەڵڵاهی ئێمە دەسەڵاتمان بێ، ئێمە قسەمان بڕیارمان بەدەست بێ، قسەمان بڕوان نایڵین هیچ کەس زوڵمی لێ بکرێ، نوێژکەر بێ یان نوێژنەکەر بێ، مسڵمان بێ یان نامسڵمان بێ. بۆ چونکە مرۆڤە. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمیشە بە بەرنامە و ئامانجی ڕوونەوە لە گۆڕەپانی سیاسەتدا کاری کردووە و ئازایانە و دلێرانە بەرگری لە مافەڕەواکانی خەڵکی هەرێمی کوردستان کردووە بۆ داهاتووش بەڵێنی خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان و بەگشتداچوونەوەی گەندەڵکاران دووپات دەکاتەوە. عەبدوسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.